لەسەر بمژارە میوانداریە مامۆستا محمود ئەیوب سەرۆکێ ئۆفیسە پەیوەندیان دەربە ڕێخستنە ماف لە ئەستیدیۆ کردیە مامۆستا محمود بکراتی بەری شتێکی ئەگەر تا گوهدا راپۆرتێ یعنی پێدا هەر دەم و دەمەکێ جوانن و تازە پێرە دەکەن یعنی بنک و نفشەک تێ لەشکریانە جار دەست پێتکێ سەدەماک و پێدا لەشکریانە جار سەر کوردان فەرز کردی ڕۆژاوای کوردستانی چییە چه ئارمان جێوێت من بەهەنەکەرم سپاس گەلکی سپاس بێ مناسبێ هی ئەم کێفخۆشیان نەورۆزی دەدەم نەورۆزی لە ملەتی کورد هەر چاپارچەی کوردستانی پیرۆستکن و لایەکەی شەهیدە هەر چاپارچەی کوردستانی بەێ بمجاراتە گەرکی مهمە ئەف مەسەلاتە پرسکری ئێمە پێشنیار ئەتخوازم ئەنو هەر دەمەکێ بریارێک دەردکەوێ ئان زارۆکا درەڤێن و ئان ڕەواندن و ئانها حالەک فەرمی دەرخستنە ئەف بریارە دەرخستنە ئەمر حەداندنە ژنۆت و هەشتا دەهەزار و چار فەرمی وە ببنە عسکەریانە چار ئەزبەنی ئێمە ئەو وەک ڕێخستنا ماف ئەزبانگەکێ دوێ تلڤیزۆنا ئارک دەباکە من و جڤاکا سڤیل بدێ ئەرکێ خەرابێ حالەک فەرمی چارەسەریاوێ چیانی یعنی نەهەمە ئەزێ بێژم ئەف ئۆمۆرێ چێت بێ ئیدارا زاتی دبێ ڕۆژئاوات بێ ئەزێ ئیدانەکەم شەرمەزار بکەم نا ئەتخوازم ئەف جڤاکا سڤیل چل هەندر چل دەرڤە وی مەوضوعی شیرۆڤە بکێ و ئەرکێ خەرابێ کاربێ مەهامنە میدانی ڕابێ زیارات نەهارێ بەردەستێ وادەینێ ئان کاربێ بەتیبار واژی پەیمانن وەقاند ناچێ مەزلوم جەنەرال مەزلوم عەبدێ بێ چ ئیدارازاتی ئەمزەکردنە نەما ئەف مەسەلە دووبارە ببێ مەسەلێ ژبەر وڵۆژی ئەم دەریباوێت دەینن وەک ملەتی ڕۆژئاوا باشە مامۆستا محمود پرسێک بێ دەهەیە تەگوت و جڤاکا سوید بە ئەرکێ خۆراوێ ئەرکێ جڤاکا سوید لە هەمبەر ئەv لەشکریانە چەرەک و پەیدێ فەرستکە چی ینی چژێتی خواستن بکەیت چ سەر ئاستێ نافخۆی بیان هەرێمیان نەدەوڵەت بەێ ینی مەوضوعک هەیە لە عەردێ هەیە یا گەلکی مهم گۆ مەوضوعی ڕۆژئاوا ئالیە سیاسیدە و جڤاکیژی و اقتصادیژی حەلبێ ئەو گرتوگویا چێ بێ حیوارا گۆ مەطروحە چێ بێ سەکنیا ساڵەکە ئەم پشتگیریاوێتکەن گۆ ئەو دوێ چارەسەریاوێ بێ ڤەگەری وا پەیمانێ بەرێ چ هەولێر یەک دۆ تاریاوێ یا دهۆکێژی ونهاوەک مەسەلەک لەزگینی ئەتخوازم بەئەتیبار کەسنا بەرپرسیاری ئەمریکی وەزارەت خارجیە ئەمریکی ئێvێ مەسەلێ هاتنا هەردوو تەرەفارا و دیرە ڕۆنشتنا گۆ ئەنوێ حیوارات دەست پێ بکەن یام هم عمومیات هەدەم حەلکی ینی ئەفژی جزءە کە کارەکە تادا ئێل یعنی ئەف تەهجیراتی بووی لە ڕۆژئاوا و مەسەلێ عدم استقرارا ئەمنی و سیاسی و اقتصادی و اجتیماعی عالم گەلێکی دەریبێت دەینێ وەختێ گۆ ئەف موضوع نحلول نجزي بين وقتين موضوع دفهاتن شيء ببي وشي ببي أف مسألة كامل ويحلول ورنجير دانين دفيم هو دوزافي مسألة بكي وأركي خرابي أمجي ببنا وك دك وسيلك آلافك ضغطه أم الإدارات هذه بكون كثير بكون دنقي خبقينا جفاتان أفضلي دولتي في مسألة ضغط بكي وك أمريكا وك اتحاد أوروبي وك باشا مامۆستا محمود نها جوانتێنە ڕەواندن خازم دەماکو جوان وڵاتێکی نەمێنن یەک و بچێ لەشکریانە چاری گەلک ڕێژە هەری مەزن یا کوردن ڕۆژاوای کوردستانیش بەر لەشکریانە چار زارۆکە خۆت شوێنەش دەربیانی چ زیانە گەهشتیە جڤاکە کوردی ڕۆژاوای کوردستانیش بەر بێ لەشکریانە چار گەلک زیانگایە ینی نها ئێمە وەک جڤاکان سڤیل ئەن وەک شخصی ئێمە ئەمە دەبێژن ئەف عەمرێها ئێ خوێندنەیە هەر جامعە خۆ بخوێنێ و مەرە ئەم دەبێژن خۆرد مستەقبەلێ ملەتانە وەختی ینی وەختی ئەف مەسەلا عسکەریانە چار گۆ چێ دەبێ دکەوێ حالەتێ دەگۆن و یانی ئێمە وەک معلومەت بامە وا ئالان کردە ئیدارەزاتی یان پێدێ ئالان کردنە بلکی ڕقەما شوهەدایەکی بوو هابێ سەر 20,000 مەسەرەن کەس چوونە ئەف 20,000 حالە گۆ چێ بوونە یانە 20,000 عائیلە و تێکلیەوە وارە چخا حالەک اجتیماعی نەخۆشیێت بێن یعنی وەختی ئەم ببنە ئاردوێ وێ حربا گۆ چێ دەبێت سووری و نەد مەناطقی کوردی دەیانی ئێمە ئەم ڕاست ئەم خەتبینە حالەک وەتەنی حالك وطني سوري ده بس أم أركيما أم يتعاوني بحضورة كند هم سوري سر إطارك وطني بس خصوصيا ما يا كرداجي هبي أفتعدك كي يعني تعداد جفاكي واقتصادي
وفالبوني مسألة تشيك يعني وقت يقول أزانب عسكريان صالك أزيد بكم بس وقت يقول حربك هذه صالات دريج بكي أفعالم يعني كتنا بن أركا كده يعني أركا ضغطة كده جوار تهريب جهرنا تركي بيان دولتي باشا قالك سباس جوي مع مستا محمود أيوب سروكي أوفيسا بيوانديان دربا عري خصنا ما كنت كلموي قالك سباس ولا جيد سباس قالك سباس